بله السر وی بابتی روشة داویه کرکوکی ما مهوانه که دلشاد حساری برپرسه کمیته کرکوکی حزب شویه کردستان کرکوکی مهوانه ما مصادس بکی تو بخیر هاتی بو چی عربین هاورده بو جارا چندمین جار وان کشیان چتکن الوی دفره و هیرشی سر کردان دکن و هر وصا دخلو دانوانا. والله زۆر سپاس دیارە ئەوەی کە بەڕێزت پرسیارەکەی بەڕێزدەوەیە دۆخی پەڵکانە و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەمیشە لە کێشە و گرفت دابوونەوە ئاڵۆزی بە بەردەوامی دروست بوو لە نێوان حکومەتی مەرکەزی و خەڵکی ناوچەکەیە کەمە بۆ دەگەڕێتەوە کە لە ڕاستیە حکومەتی فدرالی حکومەتی عێراق پابەندی دەستوری عێراقی نەبووە کە بۆ خۆی مادەی 140 مادەیەکە لە دەستورەکەی دەستوری عێراقی کە پێویستە هەنگاوی بۆ بنرای و جێبەجێ بکردایە ئاڵۆزیەکان بە بەردەوامی لە ڕێگادان و دروست بوونە و ئەو کێشانەی کە ئێستا لە ناوچەی پەڵکانە دەگوزارێ من پێم وایە بەشێکی زۆری ئەو حاڵەت و مشکلانەی کە دروست دەبێت لە نێوان حکومەتی عێراقی و خەڵکی ناوچەکە باجی ئەو ناڕێشی و ناتەبایی نێوان حزب و لایەنە سیاسەکان بە تایبەتی حزبی دەسەڵات کە ئەمە بۆتە هۆکارێک بۆی کە نەتوانرێ وەکو پێویست بە دوواداچوونی تەواوی ئەو گیر و گرفتانە بکرێ یاک هەڵوێستی یەک بەرنامەیی بۆ ڕوبەڕووبوونی هەر حەدەسێک کە ڕوبەڕووی خەڵکی ناوچەکە و جوتیاران و گوندنشینان دەبێتەوە کە ئەمە بەڕاستی ڕنگدانەوەی دروست کردووە و باروگوزرانی ژیانی خەڵکی ئاڵۆز کردووە و لە 2000 کە یەکەم ڕۆژی جەژندا کە خەڵک سەرقاڵی جەژن و پیرۆزبایی بوو بینیتان لە بەرچاوی بەشی زۆری ولی مامۆستا بۆ چەندەمین جار ئەوان عەرەبن هاوردە هێرشی سەر کوردان و دەخل و دانی کوردان دەکەن لۆ من وتم لە ڕاستیە ئەوەی کە حکومەتی عێراقی پابەندی دەستور نییە لە ڕاستیە ئەو دەستوری کە بۆ ئێمە لە مادەی 130 دیاری کراوە کە ئاساییکردنەوەی تەواوی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستانە ئەوەش دەگەڕێتەوە بۆی من وتم بەڕێزم ئەوەی کە دەگوزارێت لە ناوچەکەیە و هیچێ لە هەر هۆکارە سەرچەکانەوەیە ناڕێکی حزب و لایەنە سیاسەکانە بە تایبەتی حزبی دەسەڵاتدار کە هەمیشە ئەمانە لە ناکۆکی و گرفت دابوونە و ئەو دەرفەتەیان خۆستۆتەوە لایەنی با بڵێن عەرەبی هاوردە و هەتا بەشێک لە عەرەبەکان ئەم بابەتە بە بەردەوامی کێشیان بۆ خەڵک دروست کردووە و لە ڕاستیە حاڵەت هەیە گرنگە ئینسان ئەوە من بۆ بەرچاوڕوونی بەڕێستان دەرێن دیارە خۆی لە کێشەی ئەم جارە دوو ماڵی هاوردەی عەرەبن کە لە وێنانە پێم وابێت تەعویزشیان وەرگرتووە و ئەمانە بە بەردەوامی کێشەیان دروست کردووە و حاڵەت هێشکەیە کە بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دووبارە و دەبارە نەبێتەوە کە بۆ خۆی زیاتر لە 5 ساڵە ئەم کێشانە بە بەردەوامی دروست بووە و گەشەی کردووە و ئەگەر نەتواندن چارەسەری ئەو کێشانە بکرێت لە ڕاستیە ئاشتەوایی کۆمەڵایەتی نێوان نەتەوەکان لە کەرکووکش بەڕاوێ کێشا کۆلپەلکانە و کەرکۆکێ پشێوەکی گشتی دە بەحسێ یاسایە کرد و دەستوری کرد دیتنەتە یاسا و ئەنکو دەستوری عێراقی دەبێتە چارەسەری بوو وان ئاڵۆزیێن وێ دەبەرێ بەجۆ 05 وارەتان و کە دەستور ناتە جێبەجێکرێن شکلێکی تەوامی ئێمە هیچ ڕێگایی کەمان لە بەردەمان نییە لە غێری ئەوەی نەک بگەڕێنەوە بۆ دەستور لە ڕاستیەوە پێویستە هەموو لایەکمان پابەند بین بە دەستوری عێراقیەوە کە داخوازیەکانی خەڵکی دەرەوەی ناوچە کوردستانەکان دەر هەرێمی کوردستان ینی قسەی لەسانی خاڵبەندی کردووە بۆیە گرنگە بەڕاستی و ئەو هێزەی کە لەوێشە ئەو سوپایی کە لەوەیە کە فەوزێکە سەر بە فرقەی هەشتا پێم وابێ لە ئەرکەکەی خۆی لە وازبی خۆی جێبەجێ نەکردووەکو پێویست و تەرەفگیری کردووە بۆ بەشێکی لە عەرەبی هاوردەکان کە ئەمە پێویستە فرقەی هەشت بەڕاستی پێداچوونەوە لە بەرپرسیارەتی ئەو بەڕێزە بکە و بیگۆڕێ بەڕاستی و ئەوەی کە لە دەستورشە هاتووە بەڕاستی ئەوەیە پێویستە قەرەبووی تەواوی ئەو خەڵکانە بکرێتەوە بە لە ڕاستیە من دەمەوێت ئیزافەی خاڵێک بکەم کە ئاوارەی با بڵێن کورد کە گەڕانەوە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان
بڕێکی مەبلەغێکی دیاریکراوی کەم لە چاوی هاوردەکانی عەرەبەوە پێیاندرا و لەگەڵ ئەوەشا عەرەبەی هاوردەکان کە گەڕانەوە زێدی ئەزیزی خۆ باپیر و باپیری خۆیان زەویان پێبەخشێرا بەڵام کورد کە گەڕاشەوە تا ئێستاکانە زەویەکەش نەکراوە بە ناوێەوە ئەمە یعنی ئەمە بۆ خۆی کێشەیە بەڕاستی و پێویستە بەڕاستی ئەو هێزانەی کە لەوێن کە هێزی پێشمەرگەش نزیکن لەو ناوچە تەماسانەی کە هەمیشە کێشە ئەوە دەبێت پێویستە بە هەماهەنگی ناوچەکە ببەنە ڕێوە بۆ ئەوەی ئەو کێشانە دروست نەبێ و نەبێتە هۆکاری پێکدادان و مامۆستاتەوە خراپتر بەڕاستی ئاماژە لایەنگیری و تەرەفگیریە توێ کێشە کەرکووکێ و تایبەت پەلکانە بدیت ناتە یعنی ئەو تشتێ ڕووی دەتن صالحی کێدایە کی جهتك هيا كلان جري انجي طرف جريا وكيشي بكتن برجوان ديا كده او ريدة البلكانه خوي للراستيا لبرجوندي هيت لاين يكون نتويه كانيا بلرام اويك ام بابتي توخ كردوتوا باريزغاي بوكالتي كركوكا بريز راكان زبوريا كام بريزا وكو بيويز نيتوانيوا بارچي خوي هەڵبسێ و کارەکانی خۆی بە بێجیاوازی لە نێوان نەتەوەکاندا ئەنجام بدە کە ئەوەش دەگەڕێتەوە بۆ هۆکاری ناتەبایی نێوان ئەو دوو هێزە دەسەڵاتداری کە لە هەرێمی کوردستانە نوێنەرایەتی بەشی زۆرینەی خەڵک دەکەن و گرنگە ئەوان ڕێک بکەون لەسەرەوەی ئەو پارێزگایی بە وەکالەتە بیگۆڕن و کەسێکی شیاو بۆ ئەو شوێنە دیاری بکەن بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئەم دوولایەنە تا ئێستاکانە ئەوەی کە ئێمە زانیمان و دەبینین ڕێک نەکتون لەسەرەوەی کە کەسێک شیاو بێ و یان لایەنێک لە لایەنەکان مەسەرەن ئەوە دەکات کە کەسێکی خۆی ئەوە بکات بە بڕای ئێمە ئەگەر بۆ ئەم دۆخەی ئێستا لە کەرکووکە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان گرنگە کەسێکی بێلایەن کەسێکی شیاو لەو مەجالەیە جێگیری پارێزگاری بە وەکالەت بگرێتەوە بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەن ئێستاکانە زیاتر براز نەکرێ و کێشەی گەورەتری لێ ڕوونەدا باشە بە ئەو کێشێن گەورەتر ڕووی نەدانێن پاشە ڕۆژدا بدیت ناتە چارەسەری چییە بوو ڕۆژن بێت و لایەنێن کوردی دابەش گواوێ حاضرن کەرکووکێدا و دەرەوەی کەرکووکێ چ بکەن و دا چارەسەریە وێ کێشەی بێتەکرن بڵێ گرنگەوەی بەڕاستی ئێمە وتمان ئەوەی کە پێویستە لەسەر لایەنە سیاسەکان بە تایبەتی حزبی دەسەڵاتدار کە بەداخەوە هەمیشە دەڵێن بەداخەوە ئەم دوولایەنە تا ئێستاکانە ساحب ئەجندایەکی سیاسی یەکگرتوونین لە پێناو بەرژەوەندەکانی گەلی و نیشتیماندا کە ئەمە وای کردووە جیاکاری دروست بێ و حاڵەتێکی ناتەندروست دروست بێ لە نێوان حتا کۆمەڵانی خەڵکشدا و خەڵک بۆ خۆتان دەزانن دابەش بۆ لە نێو ئەو دوو هێزەیە و باشترین دەست پێک بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە داهاتووە ئامانجەکانی خۆمان گرفت و کێشەکانی کە لە ڕابردووە هەمیشە قسەمان لەسەری کردووە فەراهم بکرێەوە چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەوەیە کە ئەم دوو هێزە و تەواوی حزب و لایەنە سیاسیەکان یەکگرتوو بوون و یەک هەڵوێز بن بەرامبەر بە هەر ئەگەر و ڕووداوێک کە ڕوودا لە ناوچەکەیە چونکە بۆ خۆتان دەزانن ئەمەی کە ئێستا دەگوزەرێ ڕنگدانەوەی واقعەکە بەڕاستی واقعەکە و لێتان ناشارمەوە خەڵکی کوردستان و بە تایبەتی ناوچە کوردستانەکە دەری هەرێمی کوردستان زۆر نیگەرانن لە حکومڕانی و ئەو سیاسەتەی کە ئێستا دەگوزرێت لە ناوچەکەیە کە ئەمەش دەخوازێت و بەڕاستی ببێتە ئەوەی کە هاان دەربێت و مناسبەی کە لە ئێستاە جەژنە خەڵک لە جەژنە و پیرۆزکردن و یەکتربورین وەکو نەرێتێکی ئاینی کە ئەمانش پابندن بە نەریتە ئاینەکانە و ئەم دوولایەنە گرنگە بیکەن بە ئاشتەوایەکی سەرتاسەری بۆ نزیکبوونەوە و یەکتر قبولکردن لەسەر ئەو وەزعی کە ئێستا دەگوزارێت لە ناوچەکانی دەری هەمێ کوردستان و ناوی هەرێمی کوردستانش. بەێ بەڕێز دڵشاد حەساری بەرپرسێ کۆمیتا کەرکووکی حەزب شۆیە کوردستانی کەرکووکێت و میێوانەمە بووی زۆر سپاس.